کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی ئەو ڕێکخراوە کۆمۆنیستیەیە کە پژ ئەستور بەهێزی کرێکاران و زەحمەتکێشان بۆ گەیشتن بە ئازادی و یەکسانی و حکوومەتی کرێکاری خەبات دەکات. ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە خەباتی شۆڕژگەرانەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی وشیاری کوردستانە بۆ وەدیهێنانی ئامانجە بەرزەکانی ئینسانی چەوساوە و زۆر لێکراو، بۆ دیفاع و داکۆکی لە ئازادیە فەردی و کۆمەڵایەتیەکان، بۆ دیفاع لە مافی ژنانی زۆر لێکراو، بۆ دیفاع لە ژیان و گوزەرانی خەڵکی هەژار و دەستەنگ، بۆ سڕینەوەی هەر چەشنە ستەمێکی نەتەوایەتی ئاینی و جنسیەتی. کۆمەڵە پژ ئەستور بەهێزی خەباتی وشیاردەرانەی ئێوەیە کە توانیویەتی لە بەرامبەر زوڵم و زۆرداری سەرجەم دژمنانی ڕەنگاوڕەنگی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشاندا ڕابوەستێ. سەرچاوەی هێز و نفوزی کۆمەڵە و شانازیەکانی پێشمەرگەی کۆمەڵە ئێوەن. بە پەرەپێدانی خەبات و تێکۆشانی خۆتان لە دژی ستەم و چۆسانەوە و نادادپەروەری و بە وەڕێخستنی ناڕزایەتی جەماوەری لە دژی هەر چەشنە سوکایەتی و هەڵاواردن و بێمافی و بەهێزکردنی هەرچی زیاتری ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە، ڕیزی خەباتی شۆڕژگێرانە و کۆمۆنیستیتان لە دژی حاکمیەتی زاڵمانە و جنایەتکارانەی کۆماری ئیسلامی و گەیشتن بە ئازادی و یەکسانی و ئاسوودەیی پتەوتر بکەن. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە.